هەڵبەتە لەگەڵەوەی چەندین جار بەڵێنراوە کێشەداریەکانی نێوان حکوومەتی هەرێم و یاخود هەرێمی کوردستان و بەغداد چارەسەر بکرا، بەڵام تا ئێستا کێشەکان وەک خۆی ماوەتەوە و دیارترینیشان کە دواکەوتنی موچێ و هاوکات لە ئێستادا چارەنووسی موچەی هێزە ئەمنیەکانە و چەند پرسێکی دیکەیە تایبەت بە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد و کاریگەری لەسەر بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروستکرێت. تایبەت بم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا کە بەڕێزیان ڕاوێژکاری سیاسین و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەیانی کورسان نیوزن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. لەوە دەست پێ دەکەین کە بە شێوەیەکی گشتی دوای چەندین هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بە تایبەتی کێشە ئابوووریەکان و چارەنووسی موچە، بەڵام کێشەکان وەک خۆی ماوەتەوە. بە دیاریکراوی هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ بەیانیتان باش. طبعاً موچەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجەی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 دوای ئەوەی لەلایەن هەردوو وەزارەتی دارایی وردبینی کرا و لەلایەن وەزارەتی پلاندانان پەسەند کرا و پاشان دووبارە چاودێری دارایی هەرێمی کوردستان و عێراقش دووبارە وردبینیان کردەوە، هەردوو حکوومەت لەسەری ڕێککەوتن پەسەند کرا، پاشان چووە ناو پەرلەمانی عێراق دووبارە هەمواری چەند بڕگەیەکی بودجەی عێراق کرا لە زمانی ئەوانەی کەوا تایبەتە بە هەرێمی کوردستان بە موچەی مەدەنی و سەربازیەوە. بۆیە ئێستا هیچ زەرعەیەکی یاسایی نییە لە ژێر هەناوی هەر شتێک یان هەر بیوانەیەک موچەی مەدەنی و سەربازی هەرێمی کوردستان تاخیر بکرێت یاخود گیرروگرفتی بۆ دروست بکرێت. ئەوە چێتە چوارچێوەی پێشێلکاری یاساییەوە دەدەسەڵاتی وەزارەتێک نییە بتوانێت کێشە بۆ موچەی هەرێمی کوردستان دروست بکات، جاچ مەدەنیەکەی بێ یاخود سەربازیەکەی بێ ماتل ئەو هەموو ڕێکەوتنانە هەیە. بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی مەدەنی و سەربازی بە چەند پرتەرێکدا تێپەڕیوە تا گەشتە قۆناغی پەسەندکرد لە ناو پەرلەمانی عێراقیش. بۆیە قێزەوەترین کار ئەوەیە کەەوە یاری بە قوتی خەڵکەوە بکرێت و کارتێکی فشاری سیاسی بەرامبەر بە دژبەرە سیاسەکە. باشە، هەڵبەتە دکتۆر وەک ئاگادارین کە لە ماوەکانی ڕابردوودا چەندین وەفد چۆتە بەغداد بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و لە ئێستاشدا بازەوە دەکرێت کە هەوڵی جدی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. لەو بڕوایان کە هەوڵی جدی هەبێت بۆ چارەسەرکردن و بنەبڕکردنی ئەم گرفتە بێکجاریە خود لە هەر بارودۆخێکی سیاسیدا جارێکی دیکە بودجە یاخود نەدانی موچەی فەرمانبەرانی هەرێم گرفتی بۆ دروست دەبێت. بە پێی دوایین هەمواری بودجەی عێراق بە تایبەتی ساڵی 24 دەبێت موچەی هەرێمی کوردستان لە نەفەقاتی عامە بگوازێتەوە بۆ سەر سیادی کەواتە بەدەر لە کێشە سیاسیەکان بێ. ناکرێ موچەی فەرمانبەران مەدەنی و سەربازی لە هەرێمی کوردستان بکرێتە قوربانی کێشەی سیاسی. ئەگەر پابەندبوون هەبێ بە دەستور و بە یاسا و بە پەسەندکردنی هەمواری بودجەی 24 نابێت جارێکی تر بودجە و موچەی هەرێمی کوردستان وەکو کارتی فشاری سیاسی بەکاربێنن. لەوانەیە لە ڕووی تەکنیکیەوە ئەگەر کێشە هەبێ دەکرێت هەردوو بە گفتوگۆ بە چارەسەرکردنی کێشە تەکنیکیەکان چ لەسەر بایۆمەتری بێت، چ لەسەر با بڵێن هەژماری منیان تەوتیم بێت، چ لەسەر ناردنی ناوی پێشمەرگە یاخود ناردنی ناوی هەندێک ئەندامانی دەستگا هەستیارەکانی هەرێمی کوردستان ئەوواکرێت لە ڕێگای ڕێککەوتن لە نێوان هەردوو حکوومەتەوە چارەسەر بکرێت. باشە، ئەو پاساوانی کە بەغداد باسییان دەکات بۆ نەناردنی موچەیە خود هەندێک کات دواکەوتنی بە بڕای بەڕێستان پاساوی یاساین؟ نەخێر پاساوی یاساین دوای هەموو ئەو فلتەرانەی کەوا باسمان کرد لەسەر بودجەی 2024 دا تێپەڕی ناکرێت دووبارە موچە وەکو کارتێکی فشار بەکار بهێنرێتەوە. زەریعەی وەزارەتی دارایی عێراق ئەوەیە کەوا ناوی هێزی پێشمەرگەی کوردستان بە کۆد بۆیان چووە و بە ناو نەچووە. طبعاً لەسەر ئاستی عێراقیش حەشدی شعبی بە کۆدە و زۆر بەزۆی دەستگای هەستیایی تری عێراقی بە کۆدە و ئەوە نەک لەسەر ئاستی عێراق بۆ نمونە لە ئەمریکاش وایە و لە تورکیاش وایە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وایە کۆمەڵە دەستگا هەن ناکرێت بە ناو بنێدرێت تەنیا بە کۆد دەکرێت لەسەر سیغەیەک پێک بێنرێن پێشمەرگەی ئاسایی و پۆلیسی ئاسایی ناوەکانیشان بچێ ئاساییە، بەڵام ناکرێ هەندێک دەستگای هەستیاری هەرێمی کوردستان هەیە کە ئەمنیەتی هەرێمی کوردستان و پاراستنی ئاسایشی نەتەوەیی هەرێمیان لە ئەستۆدایە ناوەکانیان بچێ. بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانی ئێمەش لە عێراق کە لەسەر حزبە کوردستانیەکانن
نەیانتوانیوە تاوەکو ئێستا ڕوبەڕوو وەزەری ئانا ڕوبەڕووی وەزارەتی دارایی عێراق بنەوە ئەگەر ئایا حەجی شعبی تەنین بە کۆد نییە فەرمولیستەکانمان پێشاندا تەنیا بە قسەنە ئەگەر دەستگا هەستیارەکانی عێراق بە کۆد نییە فەرمون پێشانماندەن ئێمە کولێژنەی دارایی بین تەمەشایکەین بەداخەوە لە جیاتی بێن دیفاع لە موچەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی ئێمە بکەن کە بە سەدەیان بە هەزارەهان شەهیدمان داوە بۆ پاراستنی ئەو هەرێمە بۆ پاراستنی ئاسایشی ئەو میلەتە کەچی هەندێ ئەندام پەرلەمان لەوێن دەر جاسیغا ئاسا بوون بە وتەبێژی تەیف سامی لە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بپرسنە تاکو ئێستا نەیانتوانیوە بە وەزارەتی دارایی عێراق بڵێن بەشێک لە پەکەکە لە شنگال بە ناوی یەبەشە موچە لە حەجی شعبی وەردەگرێت تاوەکو ئێستا نەیانتوانیوە بڵێن کا دەستگا هەستیارەکانی ئێوە بە کۆدە یاخود بەناوە یعنی دووفاقیەک لەلایەن خودی هەندێک پەرلەمان کتاری کورد و ناو لێژنەی داراییشە ئەوەندەی ئەوان بە نوێنەرایەتی تەیف سامی لە هەرێمی کوردستان قسە دەکەن ئەوەندە نەیانتوانیوە دیفاع لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بکەن بۆیە کێشەیەک هەیە لێرانە کەوا دائیمەن کوردگۆتنی درەگەدارکردنی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵە ئێمەش نوێنەرەکانمان بە چشپێکی پێویست نەیانتوانیوە لە لێژنەی دارایی ڕوبەڕووی وەزارەتی دارایی و تەیف سامی ببنەوە. باشە دکتۆر جگەل لە نوێنەرەکان لە بەغداد هەربەتە لەسەر ئاستی باڵاش چەند جارێک هەوڵدراوە کام کێشەوگیر و گرفتانە چارەسەر بکرێت بەڵام تا ئێستا چارەسەری یەکجاری و بنەبڕی بۆ نەدۆزراوەتەوە تا ئێستا چارەسەر نەکراوە لە هەر فشارێکی سیاسیدا بەغداد قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاردەهێنێت چارەنووسی ئەم بابەتە بە کۆ دەگات؟ من دڵنیام هەردوو حکومەت دەگەنە ڕێکەوتن دەگەنە ینی بۆ ڕێگە چارێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بۆ نمونە ڕۆک باسم کرد هەروەک وەزارەتی دیفاعی عێراقی سەربازی عێراقی ناوی هەیە ئەکرێ وەزارەتی پێشمەرگەش ئەوانەی کە ئاساینە و پلەدارنینەوە دە دەستگا هەواڵگریەکان و دەستگا هەستیارەکان کار ناکەن ناوی ئەوان بنێردرێ بەڵام دەستگا هەستیارەکان چ لەسەر ئاستی ئاسایشی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی دژە تیرۆری کوردستان چ لەسەر ئاستی بەشی هەواڵگری ناو وەزارەتی پێشمەرگە ئەوانش بەڕاستی دەبێت تەحەفوزی پێ بکرێن ئەوە سیستەمێکی عالەمیە و ناکرێت تەنیا بە هەرێمی کوردستان ئێمە ئەوراقی خۆمان و دەستگا ئەمنیەکانی خۆمان هەموو لەسەر مێزێ دابنین کە نەحەزانی ئێمە و دژمنانی ئێمە لەوانەیە مەبەستیان بێ کۆمەڵێ کەسایەتی سەرەکی ئەو دەستگایانە ناویان کەشف بکرێت کە ئەوەش پێچەوانەی پرەنسیپە دەستگا ئەمنیەکانی جیهانیشە نەک تەنیا هەرێمی کوردستان. باشە دکتۆر وا بڕیارە کە ڕۆژ یەکشەمە وەفدی کێرەمی کوردستان سەردانی بەغداد بکات لەم سەردانیدا بابەتەکە پەیوەندی هەیە بە دووبارە هەناردەکردنەوەی نەوتێرەمی کوردستان و لە نوێی نیشاندا باسدا چارەسەرکردنی گرفتی نەناردنی بودجە دەکرێت بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. چوونی ئەم وەفدە بۆ بەغداد دەکرێت بوترێت تەواوی کێشەکان چارەسەر دەکات؟ دەتوانین بڵێن موچەی مەدەنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کێشەی نەماوە موچەی مەدەنی ئەوە ئێستا موچە نێردراوە و لە شێوەیەکی گشتی دەڵێن موچەی مانجی پێزنێدرا و مانجی شەشیش ئەنێدرێ دەربارەی موچەی هێزەکانی پێشمەرگەش ئەوە لە چارەسەرکردندایە بابەتی نەوت و غاز بابەتێکی ترە هەستیارە خەڵکی ئێمە بە تایبەتی خەڵکە عوامەکە نازانێت دوو کێشەی سەرەکی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بەرهەمهێنانی نەوت لە عێراق گشتیە بەڵام لە هەرێمی کوردستان تایبەتە خۆی لە قۆناغێک لە قۆناغەکانی پێشوش عێراق دائیمەن بە قۆناغی تایبەتەوە داڕۆشتووە پاشان بە بەگشتی خۆماڵیکردنی نەوت بەکاراتوە لە هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتای بەرهەمهێنانی نەوتین کەواتە پرۆسەکە تایبەتە نرخی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە تایبەت لەگەڵ گشتی لەگەڵ حکومیەکە جیایە تەنیا ئەو کێشە سەرەکیە هەیە لە نێوان هەردوو حکومەت بۆ ئەوەی نرخی دەرهێنانی نەوت و بە بازارکردنی نەوت دیاری بکرێت کە ئەوەش لە هەموو شوێنێک ئاوایە لە سەر ئاستی بەگە زۆر بە سادەیی قسە بکەین قوتابخانەیەکی حکومی و ئەهلی فەرقی هەیە نەخۆشخانەیەکی حکومی و ئەهلی فەرقی هەیە حکومیەکە بە بەلاشە ئەهلیەکە بە پارەیە جا ئەوێ سەر قۆناغی تایبەت داین لە پرۆسی دەرهێنانی نەوت لەلایەن کۆمپانیانە دەوڵەتەکانەوە بەرهەم دەهێنرێت و بە خۆماڵی نەکراوە ئەکید نرخی بەرهەمهێنانەکەی زیاترە هەردوو لاش دەیانەوێت لەسەر ئەو بابەتە ڕێک بکەون بۆ ئەوەی نرخێکی مام ناوەدا بندرێت لە نێوان هەردوو لایەندا. باشە سەردانی ئەم وەفدە ئەم جارە کە ڕۆژ یەکشەمەوە بڕیارە سەردان بکرێت پێشبینی دەکرێت کە تەواوی بابەتەکانی گلای بکاتەوە لە کاتێکدا کە پێشتر چەندین جار وەفدی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە سەردانی بەغدایان کردووە.
بابەتی نەوت و غاز مەبەستە؟ بەڵێ بەڵێ. بابەتی نەوت و غاز لەوانەیە بۆ سەردانەش کۆتایی نێت، بەڵام عێراق دەوێتی لەگەڵ هەرێمی کوردستان پێک بێ لەبەر چی؟ چونکە بڕیارەکەی دادگای پاریس لە مانجی 9 ساڵی 2025 هیچ قوتێکی قانونی نامێنێ. بۆیە ئەو کاتەگەر عێراق هەر بەربەز لە بەردەم هەرێمی کوردستان دروست بکە، هەرێمی کوردستان دەتوانێت لە پاش مانجی 9 ساڵی 2025 نەورد هەناردەی دەرەوە بکات لە ڕێگای تورکیا، چونکە ئەو اتفاقی کە لە نێوان تورکیا و عێراق بووە لەسەر بابەتی نەوت و غاز هێزە یاساییەکەی تا مانجی 9 ساڵی 2025 عێراقیش بە نزیک بوونەوە چەند ئێمە نەو تاریخە نزیک بووینەوە، یعنی تەنازل زیاتر بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکات دەربارەی ئەو کەیسە. من وا چاوەڕوان دەکەم لە ناو ساڵی 2024دا کێشەی نەوت و غازیش چارەسەر بە لە نێوان عێراق و لە نێوان هەرێمی کوردستان. باشە دکتۆر، وەکو کۆتا پرسیارم کاڕازی بەڕێستانی دەکەم هەڵبەتە هەندێک کات لە گرفتەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغداد وڵاتانی دراوسێ و هاوکات هێزەکانی ئەمریکا و بە شێوەیەکی گشتی کاریگەریان دەبێت لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان و بەغداد، تایبەتیش بە بابەتە ئابوووریەکەی چارەسەرکردنی ئەو گرفتە ئابوووریانەی کە با بڵێن ماوەیەکی درێژە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە. دەکرێت دەستێوەردانی لایەنە سیاسیەکانی وڵاتانی دەرەوە کاریگەری لێسەر چارەسەرکردنی یەکجاری ئەم گرفتە بەجێبێڵێت؟ بەڵێ ئەگەر تەمەشای حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و سەرۆکایەتی هەرێم وەکو هەرێم سەرۆکایەتی هەرێم وەکو حکوومەت کە لایەنە پێکەنەرەکانی تێدایە کە لایەنی پێکەنەری سەرچین وەکو یەکێتی و پارتی و گۆڕان ئێستا پەیوەندیەکی دیبلۆماسی پتەوی لەگەڵ وڵاتی ئەمریکا هەیە و لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەیە و لەگەڵ تورکیاش هەیە و لەو کۆتاییانەشدا هەرێمی کوردستان توانی ئەو بەستەڵەکە کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران هەبوو ئەویش بتوێنەوە. ئێستا پەیوەندیەکی پتە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانیش دروست بووە بە تایبەتی لەسەر پرسە بازرگانی و ئابوووریەکە. بۆیە واتە سەوڕ دەکەم لە بەرژەوەندی وڵاتانی زلێز و ناوچەکەش بێت ئیستقراری ئابووری هەرێمی کوردستان بەرقەرار بێ. ئەگەر لە هەرێمی کوردستان بارودۆخە ئابوووریەکە بەرقەرار بوو بەرژەوەندی ئەو وڵاتانەشی تێدایە و ئەوانیش لەو بازرگانیە نێودەوڵەتیە سوودمەند دەبن. بۆیە ئەگە سەیر بکەین هەم ئەمریکا و هەم یەکێتی ئەوروپا و هەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانیش کە نوێنەریان لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە، هەمیشە هانی ئەوە دەدەن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە پشتبەستن بە دەستوری عێراق کێشەکانی خۆیان چارەسەر بکەن، با بڵێن کێشە سیاسیەکان نێخنە ناو پرسی دەستور و پرسی پرۆژە یاساکان کە لە ناو عێراقدا دەردەچێت بە تایبەتی ئەو بابەتانەی کەوا پەیوەستە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقی فیدراڵەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. دووبارە سپاس بۆ بەڕێستان.